کاتە و گشت کاتێکتان شاد و بەختەوەر بێ. سڵاوی ئاسۆجەبار و هاوکارم ساڵح دەمیجەتان لێبێت. شاد بووینەوە بە دیدارتان لە بەرنامەیەکی دیکەی کورد کۆنێکشن کە پەخشەکەمان دەچێتە سەر کەناڵی NRT و لەسەر جەمسە کۆمیدیاکانی دەنگی ئەمریکاوە دەتوانن بینەرمان بن. ئەم دێ کورد کۆنێکشنە ئیرۆدا ڕوونی دەدەن سەر گەلێک مژارین گریدایی ئەمریکا و هەرێمێ و جیهانێ دەناودەژی ڕاکێشانên کۆماری و دەموکراتان بەری هەلبژارتنên نێودەمên ئەمریکا پێواژۆیên داوی لە دۆر خواپێشاندانên لە ئێرانê ئازادیە دەربرینê لە تورکیە و هەن مژارên دەنجی. بەڵێ هەر لە بەرنامەکانی ئەمڕۆدا باز لە دووبارە داگیرکردنەوەی عەفرین دەکەین لەلایەن هێزێکی توندڕەوی تیرۆریستیەوە و نیگەرانیەکانی خەڵکی ناوچەکە لەو بارەیەوە. جه برخوابرنا آزاروکان در روجه هەلبژارتنên نێودەمên حیشت مژدارê de لە ئەمریکا و هەردوو پارتیên سەرەکە هەلوەستên xۆیên dijber derdixin pêş roja sêşemê serok Joe Biden got eger partiya wî ya demokrat piraniya yasayî bi dest bixe ew ê mafê ji berxwebirinê bike yase. Raporta Anita Powell agahîn bêhtir hene. هەموو سیاسەتمەدارانی ئەمریکا لەسەر یەک شت کۆکن ئەویش لە ماوەی سێ هەفتەی داهاتوودا ئەمریکیەکان ڕوبەڕووی بڕیارێکی گەورە دەبنەوە. ئێمە تەنها 22 ڕۆژمان بۆ هەرە گرنگترین هەڵبژاردن لە مێژووماندا ماوە. هەڵبەتە لە ڕوانگەی خۆمەوە یالانی کەم مێژووی ئەم دوایەمان هەڵبژاردنێک کە بژارە و گرەوەکان ڕوونن بە تایبەت کاتێک دێتە سەر مافی هەڵبژاردن. ڕاپرسیەکانی ئەم دوایە دەستڕاگەیشتن بە لەباربردنی لە پلەی یەکەم داناوە هەڵبەت لە لیستی کورتی ئەو پرسانەی کە پاڵنەری دەنگدەرانن لە کاتێکدا لە سەرەتای مانگی 11ەوە بەرەو دەنگدان دەڕۆن بۆ ئەوەی 470 ئەندام بۆ ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی سەنێت هەڵبژێرن. دموکراتەکانی بایدن تا ڕادەیەکی زۆر دژی بڕیارەکەی مانگی 6 دادگای باڵای ئەمریکان کە مافی دەستوری لەباربردنی هەڵوەشاندەوە و بڕیارەکەی خستە سەرشانی ویلایەتەکان. سێشەمەی ڕابردوو بایدن ڕایگەیاند ئەگەر دموکراتەکان زۆرینە بەدەستبێنن ئەوە پشتگیری لە یاسادانان دەکەن بۆ ئەوەی مافی لە باربردن لە ئاستی فێدراڵدا وەک یاسا بچەسپێت. کۆمارەکان بەگشتی دەیانهەوێت دەستڕاگەیشتن بۆ لە باربردن سنووردار بکرێ یان هەر نەبێت. ئەوەندەی لە توانەماندایە بە سەختی هەوڵ دەدەین کە گیانی ژمارەیەکی زۆرتر بپارێزین، بەڵام تەواو ڕاشکاوانە تەنانەت ئەگەر ویلایەتێکیش ڕێگە بە لەباربردنی منداڵ بدات دەمەوێت بیر بکەمەوە کە کاتێک لە داهاتوێکی نزیکدا لەباربردن بیری لێ نەکرێتەوە و تەنانەت ژنان ئەگەر بشتوانن منداڵ لەبار نەبن. هەروەها ئەم پرسە بەسەر هێندێک پێشپەرچەی سەرەکیدا زاڵ بووە وەک پێشپەرچەی ئەنجومەنی سێنێت لە جۆرجیا کە زۆر لێک نزیکن. دەزانن لەسەر مەسەلەی لەباربردن من مەسیحیم باوەڕم بە ژیان هەیە و ئەمە بە خەڵ دەڵێم. جۆرجیا ئایەڵەتێکە ڕێز لە ژیان دەگرێت و من دەبمە سیناتۆریە کە ژیان دەپارێزێت. واکرە ئیدعا دەکات کە ئەو لە ساڵی 2009 زاینی پارەی منداڵ لەباربردنی بۆ دۆستەکسەکەی پێشووی داوە. ڕاپرسیەکان دەری دەخەن کە نزیەکەی 2 لە سەرسی ئەمریکیەکان پشتگیری لە دەستڕاگەیشتن بە لەباربردنی منداڵ دەکەن، بەڵام ڕاپرسیەکان دڵنیانین کە ئەمە کارتێکردنی لەسەر هەڵبژاردنەکە هەبێت. ئەمە پرسیاری ملیۆن دۆلاریە کەواتە ئەوەی دەیزانین ئەوەیە کە لە ماوەی هاویندا دەستڕاگەیشتن بە لەباربردنی منداڵ و بە بابەتێکی زۆر گەرم بۆ دیموکراتەکان. نزیکەی نیوەی دڵدەرانی دیموکراتەکان هەیە کە دەڵێن بۆ هۆی بڕیاری دادگا زیاتر پاڵنەریان بۆ دەنگدان هەبووە و ژمارەیەکی زۆرتریش گوتویانە کە ئەمە پرسی یەکەمیانە و دەیانوێت گوێیان لە کاندیدەکان بێت باسی بکەن و بۆیە پێی دەچێت پاڵنەرێک بۆ دەنگدەرانی دیموکراتەکان بێت. لە ماوەی هەڵمەتی هەڵبژاردن لە کالیفۆرنیا لەم هەفتەیەدا جێگری سەرۆکتی ئەم پرسە لە دەرەوەی چوارچەوەی ئەمریکا دەنگ دەداتەوە. کاتێک بیر لە حکوومەتی دیکتاتۆرەکانی سەرانسەری جیهان دەکەینەوە کە دەتوانن چاو لە خەڵکەکان بکەن و بڵێن باشە دەتانەوێت ئەمریکا و مافەکانی وەک نمونەیەک سەرنجیان بدرێتێ و ئێمەش هەر ئاوا بکەین ئێستا بزانن چیان کردووە. کەواتە ئەوەی کە ئێستا ڕووی داوە بەردەوام لە سەرانسەری جیهان کارتێکردنی لەسەر ژنان دەبێت. دەنگدانی پێشوەخت لە سەرانسەری وڵات دەستی پێکردووە و ئەو نوێنەرانەی ئەمریکایی کە لە سەرەتای مانگی 10دا هەڵدەبژێردرێن دەسەڵاتی داڕشتنی سیاسەتی لەباربردنی منداڵیان بۆ ساڵانی داهاتوو دەبێت. سلاحی پیرۆتی بۆ ئانیتا پاول لە دەنگی ئەمریکا.
گرنگی و باخی بەشداریکردن لە هەڵبژارنەکەی نیوەی خولی کۆنگرێسی ئەمریکادا لە مانگی 11دا مشتومڕی زۆری دروست کردووە. هەل لە بارودۆخی ئابوووریەوە تا پرسی کۆچ و سیاسەتی دەرەوەی ئەمریکا و پرسی بیمەی تەندروستی. بۆ ئەو مەبەستە هاوکارمان نەجیب باڵاییمان لەگەڵدایە. نەجیب دوایەمین زانیاریەکان چین؟ بله اصل گور انکت و راپرسی و دیبیتن حتی نه هاتی نکرن هر وصا لسر پیزانین کو هاتنا انالیزه کرن لسر آست هر دو پارتیان پارتیا کوماری و پارتیا دموکرات پارتیا کوماری تکزه لسر پرسا آبوریت کرد به همی شاخه خوین آبوریه و هل آوسان و کمبونا درفتن کار و زیدبونا بهایان لبازاری و هروسا تکزه لسر پرسا یا کجبریه دیگه اوان هر دو خالان آنوان هر دو کیسان و پرسان لدج کوماریان کو دسالت دارن بکارت اینن هروسا آلیه دن دموکرات جی پرسا یاش بربرنا زاروکان وقت راپورتا وجه دهات بو گرینگی که زیده ادوان هل بجارتن نیفده میدا و هر وصا پرسا ساخلمیه و باشکرنا بیما یا ساخلمیه بو خلک کو دخل وان که ما آنکو دهات وان یه مهانه و سالانه که ما و وان مالباتن کو هوجداری پیدویا یا دولتی هنه پترا پرانیا کاندیدن ین دموکراتان تکزل سروان هر دو خالان دکن وقت زانی دماکو دادگاه فدرال یا بنگهین بریارا جبربرین دابو دوی چاخی دا سروک امریکا جو بایدن گوته بو کو اف بریارا ویت یه پاییزی دنگدانی در رول خواب ببینه. هر وصا دوجی او مسئله آنی زمان جاره. بله نجیب هلبت چین و توێژەکانی ئەمریکا چین و توێژە جیاوازەکان بە چ پێوەرێک بەشداری لە هەڵبژاردنەکەدا دەکەن؟ آسو مگود کو هر دو پارتی سروی آستی یعنی آست یعنی دموکرات و کوماری لسر آست خواه یعنی استراتژیا خواه دشن دانه یعنی آلیگیر نوان بسروی اساسی آلیه دن چین دن ید ناوا کومالگاه یا امریکی دا هر چینک بشوکی وک نمونه بجین چینا LGBT الگور کا کیش پارتی کیش کاندید پتر نیزی کی حزنوانه و دخازنوانه و دنگی خواب بدنوان هر وسان جنن گنجوین او وک مثلا مگود کو پرسا جبر برنه بوانگل گرینگ ویل سری اساسی بدن خورت ویل سر اساس خواندن و باشکرنا روشوان یا خواندن دنگی بدن بله نجیب زور با کورتی رولی سیاستی در ولی هەڵبژاردنەکەی نیوەی خولی کۆنگرێسدا چییە؟ بله آسو ویسوبه وزیر درو امریکا بلینکن بەشداری برنامه ABC نیوز بو یا روجباش امریکا اوی آنی زمان کو سه پرسن گلک گرنگ روسیا عربستان سعودی و چین آستانگی سرکینه د سیاست در و یا امریکا دا هلبت هر یک جوان الگور کاریگری خواه یا بلیل سر اساس کو شر روسیا نهال دجی اوکراینیا و هر وصا مثلا چینه یا تایوانه و مثلا دن بله نجیب زور سپاس بۆ زانیاریەکانت سپاس اکتر و نویسکار و درهنر لین مانوئل میراندا روجا چهارشنبه سردانا ولایت جورجیا کرد که پشتگیری بده چالاکوانین پیشبازیین که هری زیده جنیزیک و تین تماشا کرند هلبجارتن نیفدمین امریکای ده میراندا لباجار فورست پارک باشور اتلانتا پایتخت به گروپک جوانین اسپانی آخیو را پیوی و پسنا واندا لدور خباتا وان جبو پیش و برنا ریجه یا بشتربونا دنگدیران اول بجارتن ده آلی کاربن ده دیار کرنا که کوماری یان دموکرات ده سیناتو یا امریکای کنترول بکن لجورجیا هر وها هل بجارتن پوستا حاکم ولایت جیده بن سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ڕۆژی چوارشەمە پلانێکی ڕاگەیان بۆ فرۆشتنی یەدەکی فریاگوزاری نەوتی فیدراڵی وڵاتەکە تا کۆتایی ساڵ دەستکردن بە پڕکردنەوەی کۆگاکەش لە کاتێکدا هەوڵ دەدات نرخی بەرزی بنزین کەم بکاتەوە پێش هەڵبژاردنەکانی نیوەی خولی کۆنگرێس لە 8 مانگی 11دا
بایدن هەوڵ دەدا دابینکردنی نەوتی پێویست زیاد بکات بۆ ڕێگریکردن لە بەرزبوونەوەی نرخی نەوت لە ماوەیەکی نزیکدا کە دەتوانێت ئەمریکایەکان دڵنیا بکاتەوە کە حکومەت وەک کڕیارێک دەچێتە بازاڕەوە و ئەگەر نرخەکان زۆر نزم بن یادەشی استراتیژی نەوت کە لە ساڵی 1984ەوە لە نزمترین ئاسیدایە زیاتر لە نیوەی زیاتر لە 400 ملیۆن بەرمیل نەوتی تیادا ماوە. هن قانوندانەرên کۆماری ئاستا ئالیکاریە ئەمریکا بۆ یوکراینایە دەدەن بەرپرسان ji ber خراببوونە ڕەوشە ئابووری و پێویستیە چاودێریەکە مەزنتر و خەمن ئەولەهەیەیەن کۆژ چینێتن راپرسی پێشبینیاوەیەکێ دکن کۆ دێ کۆماری ئەنجومەنە نونەران کۆنترۆل بکن. پامنێرا دەنگی ئەمریکا لە کۆشکا سپی پاتسی ویدا کۆسوارە divê raportê de diyar dike ka ev dê çawa bandorê bide ser alîkariya ئەمریکا بۆ یوکراینایە. هێشتا ئۆکرانیەکان دەناڵێن بەدەست هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوان و موشەکەکان بۆ سەر کیفی پایتەخت و شارەکانی تری ئۆکرانیا کە بۆتە هۆکاری داڕوخانی شوێنە مەدەنیەکان و ژێرخانی ئابووری. هەموو ڕۆژێک ملەتەکەمان دەمرن ڕۆژانە لە پێناو بەرگریکردن لە دیموکراسیەتی جیهان وەستاوین. دەتوانیتەوە ببینیت کە ڕۆژانە چی بەسەرماندا دێت لە بردومان و ڕوخانی ماڵەکانمان تا کوشتنمان. ناتوانیت پشگیریەکانت کەم بکەیتەوە تاوەکو ئەو ڕووداوانە زیاتر بکەیت. ئۆلینا شۆڵیا سەرۆکی پارتی خزمە گوزاری گەلی ئۆکرانیای دەسەڵاتدار بەدەنجی ئەمریکای ڕاگەاندووە ئۆکرانیەکان لە نزیکەوە دەڕواننە سیاسەتی ئەمریکا بە تایبەتی بەر لە هەڵبژاردنەکانی ناوڕاستی مانگی 11 کە ڕەنگە دیموکراتەکان ئەو زۆرینەی لە کۆنگرێس هەیەە لە دەستی بدەن. ئەگەر کۆماریەکان بیبنەوە ڕەنگە دژ بە یارمەتیەکی زیاتر بۆ کیف بوەستنەوە. لە لایەکی تریشەوە کەڤن ماکافی ڕێبەری کەمینەکانی نێو ئەنجومەنی نوێنەران بە پەنج بۆ نیوزی ڕاگەاندووە لەگەڵ هاتنی پاشەکشی ئابووری ئەمریکیەکان چەشێکی خاڵی بۆ ئۆکرانیەکان نانووسن. لە هەمان کاتدا یاسادانەرانی کۆماریەکانیش دەڵێن دەبێت ئەمریکا تشک بخاتە سەر گەشەکردنی لەشکری چین. ئێمە بەردەوام لەگەڵ کۆنگرستا کار دەکەین بەردەوامیش دەبین لە چاودێریکردنی ئەو گفتوگویانە لەسەر ئەو هەوڵانەی پشگیریکردنی ئۆکرانیا تا ئەو کاتەی پێویستە. ئێمە ئەو بەڵێنانە جێبەجێ دەکەین کە دەیدەن بە ئۆکرانیا ئازاکان کە ڕۆژانە خەبات دەکەن لە پێناو ئازادی و دیموکراسیەکاندا. چاودێران دەڵێن لەگەڵ بەرزبوونەوەی مەیلی گۆشەگیری لە نێو کۆماریەکاندا هەندێک هەست بە نەئارامیەکان کە کۆمەکەکانی ئۆکرانیا کەم ببێتەوە بە تایبەتی سەبارەت بە پێداویستە مرۆیی و ئابووریەکان. لە هەمان کاتدا نیگەرانی کەمتر هەیە دەربارەی یارمەتیە ئاسایشەکانی ئەمریکا. ئەگەر بیل لە بەرژەوەندی ڕاستڕەوەکان بکەینەوە بە شێوەیەکی گشتی بۆ پشگیریکردنی کۆمەڵگای پیشەسازی سەربازی لە ئەمریکادا. باشە پێویستی هەرە گەورە لە ئەوروپادا چییە و لە ئوکرانیادا و هەموو ناوچەکانی خۆرهەڵاتی بندەستی ناتۆ. پێویستیان بە سیستمی چەک و تەقەمەنی هەیە سیستمی چەکی پێشکەوتوو وەک هەمەر و فڕۆکەی بێفڕۆکەوان. لە کاتێکدا بودجەی بەرگری لە هەموو ئوروپادا زیادی کردووە بە جۆرێک خەرجیەکانی بەرگری زیادی کردووە زیاتر لەوەی کە کەرەستەکان لە ڕەفەکاندا هەن. ئەمریکا ڕێگەی داوە بە هاوکاری زیاتر لە 6 میلیارد دلار بۆ ئۆکرانەکان لە دوای دەستپێکردنی جەنگی ئۆکرانیا لە مانگی دوودا 7 میلیارد دلاری بۆ هاوکاری سەربازیش. لە مانگی 5 ئەم ساڵیش لە ئەنجومەنی پیران دەنجیاندا بەوەی کە زیاتر لە 40 میلیارد دلار یارمەتی سەربازی و مرۆیی بۆ ئۆکرانیا دابین بکەن کە هەندێک لە کۆماریەکان دەنجیان بە نەخێر بوو. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا بۆ راپۆرتی پارسی ویلاکوسوارە واشنگتن. کۆریای باشوور و ئەمریکا مانۆری سەربازی هاوبەش ئەنجام دەدەن کە ئامانجیان نیشاندانی هێزی خۆیانە لە بەرامبەر مەترسیەکانی کۆریای باکوور کە لە تاو سندندایە. فەرماندەرên Koreya Başûr û Amerîkî roja çarşemê 19 Cotmehê ceribandinên awakirina pirên ku diherikin pêkanîn ji bo gîhandina tank û wesayetên din yên zirxî li ser çeman wek beşek ji ceribandina hevpar yên mezin ku hêrsa Koreya Bakur dikişine ser xwe.
هلیکوپترên êrişvan yên Koreya Başûr bi fişekên li serê xwe bijih kirin û wesayetên zirxê dûmana spî li esmana teqandin dema ku tankên şer yên sereke, wesayetên zirxî yên veguhestinê û wesayetên din yên leşkerî pirên yên ku li ser çemê namhan li nêzî yew jî li başûrê Seûlê kombine derbas kirin. Ev Komara Koreya Başûr û Amerîka cerbandina hevpariya derbazkirina çemê ku di çarçoveya cerbandina Hogog da hatin kirin. Ew wekî pireke hevpariya Koreya Başûr û Amerîkayê temsîl dike. Amerîka hevalbendiyeke ku dikare jiyan û ewlehiya gelê me ji xetera Koreya Bakur di rewşeke awarte de biparêze û em dikarin wê wekî serkeftinê bibînin. Di ceribandinê de hêzên êrişiyên zirxî yên Firqeya Yanzemîn ya Mobîla Artêşa Koreya Başûr ya ku beşdarî ceribandina meydaniya 12 rojiya Hoguk 22 dibe derbeskirina pirên yên ku ji hêla yekîneyên endezyarî yên Koreya Başûr Amerîkayê ve hatine damezrandin beşdar bûn. Ji ber vê yekê me bi hevra operasyoneke di nava avê da derbas kirin ku li wirdê Amerîka û Koreya Başûr bi hevra bixebitin da ku wesayetên avê û dovra jî pirek dûrpêçkiriya tevahî li ser her valahiyeke avê bikin. Bi ihtimaleke pirek an jî çemek bi pir bikevit rê da. Koreya Bakur ceribandinên ku berdewam dikin şermezar kir û wan ji ber zêdekirina girjî tawanbar kir ku vekî bersevdayînê ev jî ji marekê roket û topan ceribandin. Koreya Başûr û Amerîka dibêjin ku ceribandinên wan bi armanca berewanî ye û ji bo pêşîgirtina Koreya Bakur pêwîstin. Komeleya Parlemaniya NATOyê roja pênşemê li Siyolê bi Wezîrê Derveyê Koreya Başûr Park Jin-re civiya şanda bi seroktiya Marcos Prestrello û Mehmed Cinsley ji roja dişemê ve serdana Koreya Başûr dike û bi rayedarên payebilindên Koreya Başûra hevdîtinan pêktînin. Dengê Amerîka serçaweyên mutmane pêkrawî hewa û zanyarî. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ناڕەزایەتیەکانی ئێران بە شێوەی جیاواز بەرپا دەکرێن. وێنەکان لەسەر تاوەرەکان نمایش دەکرێن، نافورەکانی ئاو بە بۆی سوور ڕەنگکراون وەک نیشانەیەک بۆ خوێنڕێژی. گەنجانی ئێران تاکە چەکیان مۆبایلەکانیانە. سەرباری ستەمکاری و توندوتیژی بەرامبەر خۆپیشاندەران، بەڵام خۆپیشاندان لە زۆربەی شار و ناوچەکانی ئێران وا بەردەوامە. بەپێی ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ زیاتر لە 235 خۆپیشاندەر تا ئێستاکە کوژراون و هەزاران کەسیش بریندار بوون و دەستگیر کراون. ژنان ڕێبەرایەتی ناڕەزایەتیەکان دەکەن، حیجابەکانیان ڕادەوەشێن و دەیسووتێنن لە کاتی خۆپیشاندانەکاندا دروشمی ژن ژیان ئازادی و مەرگ بۆ دیکتاتۆر دەڵێنەوە. دەسەڵاتدارانی ئێران ئەنتەرنێتیان سنووردار کردووە، بەڵام گەنجە شارەزاکان هێشتا دەتوانن ڤیدۆی ناڕەزایەتیەکان بڵاو بکەنەوە. سەرباری ستەمکاری چەکدارەکانی کۆماری ئیسلامی بەرامبەر خەڵک، بەڵام خۆپیشاندانە ناڕەزایەکان زۆرێک لە شارەکانی ئێرانی گرتوتەوە. هاوکاتی ناڕەزایی کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤیش کە ڕۆژانە پێشەکاری و ژمارەی کوژراوەکان بڵاو دەکەنەوە. بۆ زانیاری زیاتر هاوکارمان فەرهاد فەلاحیمان لەگەڵدایە لە واشنگتنەوە. فەرهاد، دوایەمین زانیاریەکان چین؟ دوایین زانیاری کە بەدەستمان گەیشتووە لەسەر ژمارەی کوژراوەکان ئەویش بە گوێرەی ڕێکخراوەی مافەکانی مرۆڤی ئێران هەرانە کە بەدەستمان گەیشتووە بنکەکەی لە ڕۆژ هەروەکە ئازانی ئەم ڕێکخراوەیە لە نوێترین زانیاریەکان کە بڵاویان کردوێتەوە هەتا ئێستا ژمارەی کوژراوەکان لە ئێران و خۆپیشاندانەکان یەک مانگی ڕابردوو گەیشتوتە 244 کەس لە نێویاندا 32 منداڵ هەن. ئەمەش بە گوێرەی ڕێکخراوی مافەکانی مرۆڤی ئێران هەروە ڕێکخراوەکە ئاماژەی بەوە کردووە کە هەتا ئێستا زیاتر لە 12500 کەسیش لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە دەست بەسەر کراون. زۆربەی زۆریان دیار نییە لە کوێن و بنەماڵەکانیان بە دوای زانیاریەکی هەرچەند کەم بێ لەسەر ژیانی کەسوکاریان
ئەگەڕێن کە لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە بەردەوامن ئاسۆ هەردووی لە دوێنێەوە لە 11 شار لە سەرانسەری ئێران ئەتوانم بڵێم خۆپێشاندانەکان هەر لە ئیلامەوە تا مەشەد لە تەورێزەوە هەتا بەلوچستان بەردەوام بوون پشکی شێربەشی تاران و هەرێمە کوردیەکان کەوتووە لە سنە خۆپێشاندان بووە لە کرماشان خۆپێشاندان بووە لە ناوچە جیاجیەکانی شاری تاران خۆپێشاندان بۆ ڕێژەیەکی زۆری خەڵک دەستگیر کراون هێزە ئەمنیەکان دیسان وەکو ڕواڵی یەکمانگی ڕابردووی ئەو وڵاتە تەقی ڕاستەوخۆیان لە خەڵکی خۆپێشاندەر کردووە ئەوەی کە جێگای سەرنجە ئێستا ئاسۆ ئەوەیە کە زانکۆکان و قوتابخانەکان بوونەتە چەقی ململانێ نێوان خۆپێشاندەران و هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران هەتا دێت دیمەنێ و قوتابخانانە کە قوتابیەکان تیاندا خۆپێشاندانەکەن و دروشم ئەڵێنەوە بتابەتی قوتابخانەکانی کچان زیاتر بەدەستمان دەگات و ناڕەزاییەکی زۆر هەیە ئێستا لە نێوخۆی ئێرانە و تووڕەیەکی زۆریش لەسەر ئەوەی کە هێزەکانی کۆماری ئیسلامی چۆن ئەتوانن هێرش بکەنە سەر مێر منداڵان لە قوتابخانەکانە بەوەی کە هێشتا تەمەنیان لە 13 14 15 و 16 ساڵە دەستڕێژی گولیان لێکراوە هەندێک لەو خوێندکارانە کوژراون بەهۆی ئەوەی کە ڕێکخراوەکانی بافەکانی مرۆڤ ناتوانن ڕاستەوخۆ لە نێو ئێران چالاک بن و زانیاریەکان ڕاستە و ڕاست بگوازنەوە هەتا ئێستا ئەم ڕێژانەیەش کە باسمان کرد ڕەنگە زۆر زیاتر بن ئامارێکی ڕاستە و ڕاست لە بەردەستان نیە بەڵام هەتا ئێستا ئەتوانم بڵێم کە خۆپێشاندانەکان بەردەوامن و لایەنە جیاجیەکان داوای خۆپێشاندانی بەربڵاویان کردووە لە ڕۆژی هەینی ڕابردوو لە سەرانسەری ئێران و لە جیهاندا بۆ پشتیوانی خۆپێشاندەرانی ئێرانی ئاسۆ. بڵێ سپاس فەرهاد بۆ زانیاریەکانت. سپاس بۆ ئێوەش. ئەم نهاژی دچن جەم هەفکاری خوا بەلێن ساڵح و بەشێ لەگەل لە ڕووداوەکان کو تێداڕۆنی دەدە سەر مژارە ئازادیە دەربرینێ لە ترکیە و یاسە و پیوانên بۆ ێڤەگرێدای. داوەکاندا لە تورکیا یاسایەکی تری سانسۆرکردن پەسەند دەکرێت و بە پێم یاسایە دەشێت ڕۆژنامەوانان و بەکارهێنەرانی تۆڕەکانی سۆشیال میدیاش سزای زیندانیکردنی هەتا 3 ساڵیان بەسەردا بسەپێنرێ. پەسەندکردنی ئەم یاسایە هاوکاتە لەگەڵ نیگەرانیە زۆر و قوڵەکانی لەسەر ئازادیە سیڤیلیەکان هەن لە تورکیادا. haber verme sınırlarını aşmayan پەنابەرنەبەر بیان و وەڕەخنەی سیاسی ئەگەر بە ڕۆنی واشکرایی بێت لایمە دەشنەخانەی ڕادەربڕینەوە ئەگەر سنوورەکان نەبەزیێنێت هەروەها بە تاوانشدانانێت چونکە لەم پرسەدا دادگا بڕیار دەدات چی ڕاستە و چی هەڵەیە. تورکیا بەردەوامە لە هەوڵەکانی خۆی بۆ بوون بە ئەندام لە یەکێتی ئەوروپادا بەڵام هێشتا ئەوروپاییەکان نەگەیشتونەتە ئاستێک کە بگوترێ دڵنیاییشان هەیە کە ئەنکەرە وابەستە دەبێت بە یاسا و ڕێساکانی ئەوروپاوە. هێشتا تورکیا وڵاتێکی کاندیدا بۆ ئەندامەتی یەکێتی ئەوروپا هەروەها ئەندامیشە لە ئەنجومەنی ئەوروپادا و وەهاش چاوەڕوان دەکرێت وابەستەی ڕێوشوێنە باڵەکانی دیموکراتی بێت. ناژوێت هەرگیز یاساکانی تاوان بۆ بێدەنگکردن یان بۆ سنووردارکردنی دەنگە ڕەخنە ئامێزەکان بەکار بهێنرێن. ڕەجەب تەیب ئەردۆغان بەرنووسی یاسایی زانیاری هەڵا یان زانیاری چاواشەکاری پیاژنیاز کردبوو بۆ پەرلەمانی تورکیا کە ئاکەپە و مەهەپە زۆرینەی پەرلەمانی ئەو وڵاتە پێکدەێنن. ئەمەش وەها دەکات فەرمانڕەوایانی تورکیا هەر بەرنووسی یاسایەکی بیانەوێ ئەوە بە زۆرینەی دەنگی نوێنەرەکانیان لە پەرلەماندا تێدەپەڕێنرێت. دکتۆر جەبار قادر پسپۆڕی کاروباری سیاسی تورکیا لە ڕێی سکایپەوە میوانی ئەم هەفتەی لەگەڵ ڕووداوەکاندایە. دکتۆر جەبار سوپاس و پێزانینم بۆ ئامادەبوونت. ئەوروپاییەکان جارێکی تریژ ناڕەزایی نیگەرانی خۆیان دەردەبڕنەوە لەسەر ئەو یاسایە بەڵام ئایا ئەوەندە بەسە تا ببێتە فشار بەسەر سەرۆکی تورکیاوە جارێکی تر پێداچوونەوەی بکاتەوە بەو سیاسەتانەیدا؟
نەخێرەوەی ئەوەی ڕاست بێت تورکیا گوێ ناداوە قانونەکە لە پەرلەمان پەسەند کراوە سەرۆکی کۆمار ئیمزای کردو لە ڕۆژنامەی فەرمیش بڵاو کرایەوە کە بۆ خۆی هەموارکردنی قانونی ڕۆژنامەگەریەوە لە چل مادە پێکاتووە ئەوەی کە مایەی مەبەستە مادەی 29ە کە وەکو جەنابشتان ئاماژتان پێکرد سزای زیندانی لە ساڵێکەوە بۆ 3 ساڵ بۆ ئەوانەی کە ئاسایشی نیشتیمانی ناوخۆ و دەرەوە یان مەترسی لەسەر تەندروستی گشتی مەترسی لەسەر بارودۆخی کۆمەڵایەتی یا بڵاوکردنەوەی ترس و تۆقاندن لە نێو خەڵکە ئەمانە هەمویان و ئەمە ڕێگە دەکاتەوە کێشەکە لەوەدا ئەمە ڕێگە دەکاتەوە بۆ لێکدانەوەیەکی زۆر فراوان بۆ ئەو تۆمەتانەی کە حکوومەت دەتوانێت ئاراستەی نەیارەکانی بکەوە ئەوەی ڕاست بێ لەم بارەیەوە جیاوازێکی ئەو تۆ لە نێوان دەسەڵاتداران و ئۆپۆزیسیۆنان نییە چونکە هەردوو لایەن پابەندی ئایدۆلۆژیا ڕسمین بۆ نمونەتەنها بۆ نمونە بۆ کورد لە ماوەی 100 ساڵی ڕابردووە هەموو ئەم مادانە و زۆر زیاترش جێبەجێ کراون و ئێستش جێبەجێ بێت. دکتۆریەکێ لە کێشەکانی تری کە لەم یاسایەدا هەیە ئەوەیە پێناسەیەکی تیان نییە بۆ ئەوەی کە بگوتریا ئەمە زانیاری هەڵەیە ئەمە پێناسەی زانیاری هەڵەیە وردەکاری تیادا نییە لەسەر زانیاری ئەوەی کە پێ دەگوترێ زانیاری چاواشەکاری وەکو گوێمان لێبوو ئاکەپەش دەڵێ دادگا بڕیارەدا دادگا چۆن نەتوانێت ئەو متمانەیە بدا بە خەڵک کە ئەمە زانیاری چاواشەکارەیە ئەمە زانیاری هەڵەیە لە کاتێکدا هەموو نێرانی ئەردۆغان لە تورکیادا بە تاوانی دژە تێرۆر گوناهبار دەکرێن. بۆ نمونە دەتوانێت مرۆڤ لیستەیەکی گەورە و گران ئەگەر تۆ باسی قڕکردنی ئەرمەن بکەی باسی مەسلەی کورد بکەی باسی کوردستان بکەی باسی تەنانەت بارودۆخی قوپڕۆس بکەی ئەمانە هەمویان کێشە ئەگە باسی بارودۆخی ئابووری بکەی کە ئێستا بە پێی راپۆرتەکان نزیکەی 47 ملیۆن دانیشتووی تورکیا لە ژێر هێڵی هەژاریدان ئەگەر باسی ئەوە بکەیت تورکیا 149مین وڵاتە لە کۆی 180 وڵات لە بواری مافی ئازادی و ئەمانەیە هەموو دەتوانن تۆمەت بن هەڵبەتە بۆ کورد وەکوتم زۆر لەمەش زیاترن بەڵام ئەوەیە کە هەر مەترسێکەیش لەوەیە نەتەوە یەکگرتوەکان هەمان شتی و تۆ یەکێتی ئەوروپا هەمان شتی و تووە کە ئەمە بەکار دەهێنرێ و زۆر بە فراوان لێک دەدرێتەوە و هەموو نەیارەکانی ڕژێمی ئەردۆگان تۆمەتبار دەکرێن بەوەی و ئەمەش بەشێکە لە بێدەنگکردنی هەموو دەنگێکی ناڕاستی کاتێکە لە بڵێن هەڵبژاردنەکانی ساڵی داهاتوو نزیکە بوون. بەڵێ ئۆپۆزیسیۆنەکانی تورکیا کادانەوەی توندیان هەبووە لەسەر ئەو یاسایە بە هەوڵێکی تری ئەردۆغانی دەزانن بەر لە هەڵبژاردە چاوەڕکراوەکەی ساڵی داهاتووی تورکیا بۆ کۆتوبەندکردنی جموجۆڵ و ئازادی سیاسی لە وڵاتەکەدا. Sansür yasasını siz AKP بەر لە هەڵبژاردنەکەی ساڵی داهاتوو ئەم یاسایی سانسۆرکردنی هێناوە تا ئۆپۆزیسیۆنەکان بێدەنگ بکات هەر ئێمە نین وها دەڵێن کۆمیسیۆنی ڤێنیس کە بەشێکە لە ئەنجومەنی ئەوروپا و تورکیاش ئەندامە تێیدا نیگەرانی گەورەی هەیە هەموو جیهانیش چاودێرە بەسەر ئەم کارەتاندا و ئێوە ناتانەوێت هیچ شتێک ببین و ببیستن. ئەم یاسایە پێمان دەڵێت تەلەفۆنەکانتان بشکێن و فڕیان بدەن چونکە ئیتر پێویستان پێ نییە. بەهۆی ئەم یاسایەوە لە هەڵبژاردنەکەی مانگی 6 داهاتوودا هاوڵاتیان وانەیەک بە حکوومەت دەدەن. دکتۆر جەبارەر وەکو جەنابیشت ئاماژە و پێکرد و ئێستا گوێشمان لە دوو لایەنی ئۆپۆزیسیۆن بوو لە تورکیادا ئەم بابەتە دەبەستنەوە بە پرسی هەڵبژاردنەکانەوە. بۆی دەچێتە سەر کە ئەم پرسی یاسای زانیاری چاواشەکاری ببێتە فاکتەرێک لە هەڵبژاردنە؟
بەڵێ دەتوانێت فشارێکی زۆر لەسەر هەموو لەسەر میدیای ئازاد لەسەر تەنانەت ئامێرەکانی وەکو دەڵێت سۆشیال میدیا لەسەر کەمپینی هەڵبژاردنەکان و لێرەدا ینی پەنا بۆ هەموو شتێکە بن تەنانەت پەرلەمانتارێکی ئاکەپە وتوێتی باڵیۆزی ئەمریکا بە ئێمە وتووە هەمان قانونی ئێوە لە ئەمریکا هەیە لە کاتێکدا ئەمە وزارەتی دەرەوەی ئەمریکا بە درۆی خستەوە و ئەمە بڵێن حزبەکەی ئەردۆگان ئەم هەلوو مەرجەی ئێستا کە خەڵک ناڕزاییەکی زۆر هەیە بەرامبەر ئەوەی لە سۆشیال میدیا بەڕێوە دەبرێت لە زۆر وڵاتانە کە زۆر فیک نیوز زۆر شتی هەڵبەسترا و دروست دەکرێت بۆیە لە وڵاتاندا جۆرێک لە هەوڵ هەیە کە سنوورێک بۆ ئەم بەرەڵاییە دانرێ بەڵام لە چوارچێوەی قانون و یاسا و ڕێساکانە بەڵام ئەوەی تورکیا دەیکە ئەمە بە هەل دەزانێت کە لە وڵاتانی وەکو فەرەنسا هیچ ئەوە وڵاتانی وەکو رووسیا و ئەمانە هەیەە کە هەوڵە درێ قانونی وا بێتەکایەوە بۆیە تورکیاش ئەم هەلە بە فرسەت دەزانێت و من پێم وایە وەکو ئێوەش باستان کرد بۆ هەڵبژاردنەکان بە شێوەیەکی زۆر خراپ بەکاری دێنن و هەتا پێیان بکرێ ئەو دەنگانە بێدەنگ دەکەن ئەوانەی کە لە دژی سیاسەکانی بۆ نمونە ئێستا بە گوێرەی ڕاپرسیەک 8 کەس لە 10 کەس لە هەر 10 کەسێک 8 کەسیان لە تورکیا دەڵێن وڵاتەکەمان لەسەر ڕێگەیەکی هەڵە دەڕاوە ئەمەش ئەوە دەردەخا کە خەڵک چەندێ ناڕازیە لەو سیاستانەی کە ئەردۆگان بڕێن بەڵام ئەمە چەندێک لە هەڵبژاردنەکاندا ڕنگ دەداتەوە دکتۆر لێرەدا ئەمە پرسیارە گرنگەکەیە لە کاتێکە بۆ خۆ دەبینی ینی ئەردۆغان لەوەتەی لە دەسەڵاتدایە گوتاری ئاینی بەکاردێنێ لەگەڵ کۆمەڵگەی تورکیادا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هێندەی ئەوەی وەکو بڵێ پێویست بکە بۆیان باز لە ئازادیە سڤیلیەکان دەکەن بۆ کۆمەڵگەی تورکیا کامیان گرنگترە گوتاری ئاینی یا ئازادیە سڤیلیەکان یعنی بڵێ حزبەکەی ئەردۆگان ئاکەپە و ئەردۆگان بە خۆشی پشت بە ڕێژەیەک دەبەستێ کە ئەمانە وەکوڵێ دەنگیان نەگۆڕە ئەم ڕێژەیە خەڵکی ناوخۆی ئەنەدۆڵن ئەم خەڵکە سنەتیەکەیە خەڵکە محافظ کارەکەیە کە نزیکە بێتەوە لە 30% لە هەموو حاڵەتێکە ئەردۆگان هەرچی بکە ئەمان دەنگی دەدەنێت چکە ئەمانە لە دید و بۆچوونێکی ئایدیۆلۆژی و سەیری مەسەلەکەکەن کە نەمانی حزبەکەی ئەردۆگان لە دەسەڵاتە ئەمە مەترسیە لە کان دەسەڵات بگرنە دەست و هەموو ئەو ئازادیانەی لە ئازادی ئاینیانەی لە سێبەری دەسەڵاتی ئەردۆگاندا بەدەستیان ئێوەنا لە دەستی دەدەن ئەمێنێتەوە ئەوی تر لایەنە ئۆپۆزیسیۆنەکان کە ئۆپۆزیسیۆنەکان بۆ خۆیان ئێستا بڵێن 6 پارتی سەرەکین بەڵام بە هیچ شێوەیە ئامادە نین لەگەڵ هێزێکی زۆر گاوەک و هەدەپە مەسەلەن هاوکاری بکەن بۆیە ئەوانش بۆ خۆیان هەڵوێستی خۆیان لاواز دەکەن و دەمێنێتەوە نەداوە ئەمە دەمێنێتەوە لەسەر ئەو هەنگاوانەی کە لە شەشمانگی داهاتووە ئەم لایە ئەو بڵێن گۆڕەپانی سیاسی بڕیاری بێت بەڵێ دکتۆر جەبار سپاست دەکەم ئەلبەتە ئازیزان سپاس بۆ ئێوەی ئازیز و تا هەفتەی ئایندا و لەگەڵ ڕووداوێکی نوێدا ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. دربدرن عفرینه به هنکی بترسن به تایبەتی جاوێن لە کەمپا شەهبایە بترسن لە دۆر دەرباسبوونا هەیە تەحریر شام بۆ باژاری عفرینێ و دەبێژن ڕەنگە ئەو دەمێن پێشتا هەن پیڤان و ئەم ببێژن ڕێنمایین تند لە وێ دەرێ بسەپینن پامنێرە مە نەورۆز ڕەشۆ بە هەن
دربدرن عفرین را آخوی وان بحثا و مجاری کر. و هوا نقل دیگر عفرین را دستی انسانیت خراب دبه دشمن دبه و نقل که را دستی چهت دوی ترکیه و هبانه و دقوتن هم جيش الوطني و جيش الحرن واش دستي و نهاجي را دستي جبهة النصرة كري جبهة النصرة متشددة ونها هم دبيسن يعني جحنمك شو جحنمك دن ونترسيك بر مازل نسار قالي ما يكردايا انه و انسانات كاتن عفرين هين بلكي جارك دن خرابي بحقي ما كردو بكن ما وی چاتانو خیرنه دزل ما کرد نبی مال تالان کرد نبی قچکه ما دان کشتنه نبی کل پیره ما بر دیواره هستن نبی زارو که من بر دیواره هستن نبی ما دولت ترک چه دخوازه بدزیه ما کرد نبی ما ناگوشی جماعت خوچه کری ما سرماده شوندی ما ای چوب به ملت ما و عفرینه بنزل موزوره دا ما به عفرینه چه کری هم آخو خبر نده فروجي هونين حسابك ذكرن وده هنا على اساس ما يقول حتى 5 سال هم كيف اگر هين يعني مشكلات ده چه كره ام في تشتي دي لدولت شرمازور دك ام قله دك ما زالت ما يجي خراب كره دوره ما يجي قد كره هفين فاصله كده نيوتي نعرف كيف مره شو كشو بفتل ام نزونه ام في تشتي قله دكان وام شرمازور دكان من دولت جيت حاجه خواكن علاقه خب سردن ملو حل كيش بيت اشترى دينا نتحم بالمبنى الدولة الترك كان بحر كسي را بده بستنه جبو دو زامت تنهي بكي جابت الناس رام قشتك زانن د ليستا ارهابي الدنيا دا عالم دايا لسر فيجي اشكره و بحي و بفادي جابت الناس را دعم دكي و دربازي عفرين دكي هل بات امجي كرد جبو ما امكانه بن الهمبر في بكن سياسات الهمبر دولة الترك امكانه في بالشغلن برج ما سبوت كريش دنيا را شو داعش دعم كر هون هاجي جابت النصر دعم دكي اف نرينا دربدرن عفرين بو الهريما شهبايه والناف عفرين جي ترسا خلكي اوكو هيئة تحرير الشام بكنترول كرنا باجار عفريني ياسا و بيوان تنتر لوان بسابينا و جيانا وان روجانا دجوارتر ببا جبو شيرو كرنا في مجارين ها دكتور كمال سيدو ريفبري بشير وجلات نافينيا كوماليا جلين بنجفي لألمانيا بريا سكايب بمرايا دم باش دكتور كمال ترسا خلكي عفريني تشل درفا و تشل هندري باجر بهترجي تشتي روش باش که صالح والله وکونجی زانن در روزن در باسبویدا از بقلك كسان را خذيم او كسن كول عفرين يانجي خزمي وان لاوروبانا دري دسبيك دا وقتا کو او شر دست پیکر جالی باسویت گنده کرزیلی بخواد زانی باوی من خلکی کرزیلی لودری جدایک بیو چند کس لودری هاتن کشتن خلکی مدنی بون مال خوبون مالک هات خراکرن خلکی بحثوی اکید کردگو هر دما وقتا برف کرنا زیتونا دبی وقتا کو خلق دخوازه برهم زیتونا برف که آلوزین وسا چه دکن جبو کو زیتونین مبدزن دوسته 4 هفته دولا شری هفته دکن تدی گلک خلقین فقیر یعنی این ساده ین کو تعلقات وان به سیاست راتنا تشتكي وساد قوتن من دبرسي چما ونوزا دبكرن جبر كو دغو فرق وانتنا يعني تركيا الوداريه بارغهن تركيا لحمو عفرين انا عم بيجن وقت عم بحثا باسوتي بكن وقت جالي كلايا سمعان درباسي عفريني بون لغندن باسلي غندي باسلي او غندي خالتي كامنا اون به تمامی دبن دست ارتش ترکیه داگیر کردایا و ترکیه تو دست وردان نکر یعنی نگو چما اف گروپ هات یا گروپ بدن هات لو ما خلق وسا باور دکی کو حمو وسا یجبو دزیه لی دیاره هن تشتین درجی هنم نزانن
خویا تشتن دنجی هانا باشه دکتور یعنی وکو کوملای گلن بنگفه وان هریمان به چه چاوی لوی جرا گوهرتنه دکن یعنی بری او رخصتنن ام ببیجن گروپین گریدای ترکی یعنی کو ترکی پشتگیری وان دکر نهاجی هیئت تحریر الشام هاتیه اف گوهرتنا هان به تایبتی هم دزان کو عفرین نتنه مسلمان هنه الویدره خلکی ازیدیجی هنه اف گوهرتن وی چه باندوره لسر خلکی بکه از هیوی دکم کو یعنی گوهرتنا که خرابتر نبیش برکو دبنگاه خدا اف گروپ همو گروپ اسلامینا و آلی گرین ترکیه نه یعنی هیوی ما اوا کو روشا خلکی خرابتر نبی و از نظرم وی چوا خرابتر بی یعنی حد شتی کو ترکیه دخوازات دکه گورن ما ویران کرن سروشتا عفنه ویران کرن دبستان کردان لو داری همو هاتن قدخه کرن همو هاتن گرتن یعنی هر تشتی کو ترکیه دخوازه لو داری دکه و جبهت النصر چبکه یعنی هنتشتن شکلی احتمال حجابك كامل كو ام تشافي جنان نبينن يعني تشتكي وسا لسر خلكي فرد بكن او هلبت جبو خلكين ازدي قالكي روشك جرانا جبو علويين كان حظر علويين وداري ماي اوجي نبا يعني قالكي جرانا لاز نظام ويتشبه لو ما جيرو بشوايك رسمي ما دعوة ما داخواج برلمان المانيا بوندستاغ كر يرو بريد 3 ساعات مش حموارا نفسين كو حكومة ألمانيا بشجريا خا جبو جروبين كل سوريا تكرم تايبتي تلافا نشتمانية سوري جبركو تلافا نشتمانية سوري وهرما وان هرمان شخورا وكاريمن رزقار كري دبني أو بربرسيارن تشتي كونها لو داري تكرن ونها بشوايه كرسمي جروبك كونافي ويد ليستا تيرور دايا كات يعني هرم كات بن كنترول وان او جروب الورد تشاري داعش يعني تشاري النصر جينا كرن هناك اجي وكو من جعفريني بهيست يعني تلفزيون يعني اعلان الطاعه جوان راكرن قلت ام هافالي وانا والين وان بلند كرن و لحرجان دايان تفرق وان تونس باوردك باشه دکتر کمال ایرو چاودیری سوریا مافی مروف گوت کو هن پفچون دناویرا ام ببیجن هزن گریدای ترکی یعنی ام ببیجن هزن ترکی لگندواری حلب و کردان دا هزن کردی لوی داری بویه اگر ام بدن برچوان کو حتی روجا ایرو ام بجن شرو پفشون ناوینا هزن چکدارن وی هریمینه یعنی کردن سوریه تفلی نبوبون پیشنیه وی که دیکی کو رنگ روجن پیش دا کردی تفلی وی که ببنو یعنی او پفچون سینور او هزن اپوزیسیون بخواب خود در باز که اما ترسي هاي بركو خلكي مي الشعباء كوان هاجي ما جهداري هندنغان كر كل جوداري اخوين دي بروجرام ودا او ما ترسي هاي كو تركيا دخوازي باليكاريا هي تحرير الشام إيريشي جندوارن عفرين ينكو هنا نكتنا بندستي تركيا او ما ترسي هاي كو او خلق الوداري جارك دي ببن ارمانج وجارك دي مالن خوا چادرن خوا او گندن عفرني كل وداري هنا جوداري باركن كدهرن ام نزانن او ما ترسي هي راسته بله دکتر کمال سیدو ریوبری بش روجلات ناوینا کوملای گلین بنگفه تج المانیا مربوی گلک سپاس شبو دماته سپاس شبو وجه بەپێی ئامارەکانی نەتەوەیەگرتوەکان 12 ملیۆن هاوڵاتی سووریا ڕوبەڕووی کەمی خۆراک و نەئاسایشی خۆراک بوونەتەوە. هاوکات باکوور و ڕۆژهەڵاتی سووریاش بە هەمان شێوە کە پشتیان بە کوشت و کاڵ بەستووە بەرهەمە سەرەکیەکەی ناوچەکە گەنمە. 5 ملیۆن کەس لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا ساڵانە پێویستیان بە نزیکەی 600,000 تەن گەنم هەیە. تایبەت یان نەتەوەین یەکبوویش بۆ سووریێ نەژاد ڕوشدی ڕاگەهاندگۆ نێزیکی 12 ملیۆن کەس لە سووریێ ڕاستی بێ ئەولەهی ئاخواردنی هاتنە و گەلک وڵاتیین سووریێ ji bo debara malbata xwe tê digoşin. Her wiha tekez kir got pêwîstiya bilez bi alîkariya xwarinê li Sûriyê heye. Endamê rêvebir a navenda Furat ya lêkolînan Welîd Çûlî dibêje. Li Bakur Rojhilatê Sûriyê rejeya xêzaniyê pir zêde bûye û metirsiya nebûna ewlekariya xwarinê derketiye holê. بێگومان ینی ئەم ژی بەشێکن جیوان 12 ملیۆن ینی وەک باکوور ڕۆژهەڵاتی سووریێ بە هەر
ئەوای خۆنی ئابووری ینی اقتصادی ئەم پێگرێداینە بەشەکنجێ ئەف نسباکۆ ئەعلام بووی عینێ بەلکی حسایات جەمە ئەف نسبا ینی 12 ملیۆنش خۆ نسبا دۆر نۆتی ینی دنۆتی حیا نۆت و یەکەی نۆت و دوادێ نسبة عاجز أو وقت بيجي يعني زيكايش خط الفقر أو دبنيا خط الفقر دجيان دبن يعني أوائل جمع يعني نسبوي هذا لالی اکیدن پسپور باور دکینگو هرمن باکو روجلات سوریه دبار خو بچاندنیه دکه او برهما سرکه جبو خوارنه گنمه لو ما دوی پشگیری جبو واره چاندنیه بداین محصول زراعي استراتيجي حري اقتصادي باش جنم وقوم بيزانن جنم باعتبار يعني حاجتك عالمي اساسي بيكتي يعني نان جبو نان مستلزمات الانتاج دفي بين وفر عندنا عدا يعني امرابن اعتمادا ما قش سر بارانه ب صالح حياه صالح براستي عالم يعني دنیا ویش برچینا بمره یعنی دوی مروجی پیش کوی مرو کذا لالی اکیدن دستیا چاندنیه و افدانیه یا گریدای ریوبریا خسر بلونر بلندی امریکای لسوریه جویا ده هفتیدینه ده آستنگین لپیش اولهی اخوارنه و آواین پیشگیریا چاندنیه و جوتکاران هاته گنگشه کرن اندام دستیا چاندنیه مسعود محمد جدنگ امریکا را دیار کرگو وان پلانک آماده کریه جبو پیشگیریا چاندنیه داگو و هرم راستی برچیبونه نه طبعا سر اساسي خطه زراعي هي ما خطه دانيه وتنظيم زراعي چه مزارعي جوج بيجمع تنظيم خو زراعي شيكي ام ملزم جوج ام جنم جير بقدمين ام سمادي جير بقدمين طبعا مازوتي في حال جوج مازوت متوفر تشتري جوج الجمع ام ددنوانا پشتی پیلن زهابونه و کیمبونا آلیکاریان خلکن باکور روجلات سوریه د مترسیه دنگو هرم راستی کریزه که خوارنه بی نخاسم ددمکه دگو برهمن چاندنیه کتنا آستا هری کم ده به تایبت گنم گو چافکانی سرکه یا خوارنیه زانا عمر دنگی امریکا قامشلو برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرانه سروک اوکراینای ولودیمیر زلنسکی روجا چهارشنبه گوت که او هنجی به شر لولات خورا نهاتیه و نجید خوازه پیراوره. زلنسکی ده فیفینه که ده لگل کانال CTV یا کندی گوت که او ری ناده خواه به ایش و کشتن را وره وی گوت از نه آماده ما به ایشن ما و به شر را ورم. او یک هر روز من هاند ده که بر بسرکفتن پیش و بچم. جبر وی که از دخوازم بمینم مروف. زلنسکی لسر چارانوسا سروک روسیای ولادیمیر پوتین لکو امریکا و هن ولاتین دن وی به گناهکارین شر سوجدار دکن گود چارانوسا پوتین بوی نخمه لگود دوی مروف لدور کریارین خواه برپرس بن او کریار چبن و کنگی بن. بله. اسماعیل خیات هنرمندی ناوداری کورز لە تەمەنی 78 ساڵیدا کۆچی دوایی کرد. ئەم هونەرمەندە شێوەکارە پاش نزیکەی 2 ساڵ ململانێ لەگەڵ نەخۆشیدا ئەمڕۆ پێنجشەممە لە شاری سلێمانی کۆچی دوایی کرد. ئیسماعیل خیات بەردەوام لەگەڵ خەونە هونەریەکانیدا ژیاوە خەونێک سنوورە کوردانەکەشی بۆ مەودایەکی دوورتر تێپەڕاندووە و لە دەواازەکانی هونەرەوە بەخەم و کارەسات و خۆشی و سروشتی کوردستانەکەیەوە چۆتە ناو جیهانی و بە جیهانی بۆتەوە. چەند ساڵێک لەمەوبەر لەو توێژێکی دەنگی ئەمریکادا ڕەوانشاد ئیسماعیل خیات دەڵێت هونەری شێوەکاری سنوورەکان ناناسێت. بەڕای واشێر هونەرەکان هونەر دایمە لە جوڵە و لە ژیانە یان هیچ سەرەتا نییە هیچ کۆتایی نییە. من ئەوە نزیکەی 53 ساڵە هونەرەکەم ئەڵەم هیچم نەکردووە یا لە سەرەتام. البته یعنی هنرمندانی جیهانی نمونە زۆرە بۆ ئێمە هەڵبەتە هنرمەندە باشەکان هەمان حاڵەتیان دروست بێت. گرنگ ئەوەیە لە بەڕاستی خۆت کە چیتە ناو دنیای هونەرەوە ئیشی لەسەرکەوت و سەرکەوتوش دوستیایە خۆی لە خۆیان دنیاکی زۆر فراوان دروستەکات کە زۆر گرنگیشە بۆ ژیان و بۆ ئەو ملەتانە بۆ ئەو خاکانە
البته من لایمن يعني وين كيشان حالتي آساییه و نسرتایی هي نبدیه. بله بینر هجا ام لور دگهن داویا کورد کنکشن ایرو ام بهیوینه تشتیمت پیشکش کری به دل و بون هندکارن همو ماده و برنامه به تواهیجی لسر به همو پلتفرمین دنگ امریکا بشوپینن چه مالپرین کرمانجی و سورانی بن و چه جی پلتفرمین مدیا جواکین کرمانجی و سورانی بن تا جارکدن سلاوین هفکاری من فرهاد فلاحی خالد فتاح روین دوسکی لکنترولی و لور الاستودیو آسو جبار و من صالح دمی جربو و هر شادو بختور بن هر شاد بن